ایرشا داعش لسر شنگاله و اوارابونا به هزاران ولاتی ایزیدی دوزا کردن ایزیدی کرا پرسک ناو دولتی و داوی بریار جی بریارا پارلمان اوروپا بو که بریار دا و کاراساته مینا جینوساید بده ناساندن. دناو هرما کردستان جی چند رخراف بزاوا کم کرنا بلگه و دوکومنتا لسر و دوزه ددن دا که نوشا دنیای بدن و او کاراساته مینا جینوساید بدن ناس کرن. چەندین ڤیدیۆ و مقابلات لەگەڵ هەموو ئەو کە ڕزگار بوویەکانی ئەو بە تایبەت کچەکان چی سەر بەو کچەکان هەمویان هاتووە هەموو دکومنت کردووە دیسان ئەو کە داعش داگیری بەشێکی مازن لە دوو دەوڵەت کردووە. هەندێک جە پسپۆرên ناوخۆ û welatên derve piştewانî ji bo jînosayd nasandina doza êzidiya dikin û dibêjin gere bi rêka berçavkirina belgeyan şol bo wê bête kirin da ku komkujiya Kurdên êzidî wek jînosayd bêde naskirin û bo wê armancê jî baştirîn rê bête peyda kirin. یەکلا بکرێتەوە و پێویستی بە بڕیاری ئەنجومەنی ئاسایش هەیە پێویستی بە حکوومەتی بەغدا هەیە هەندێک جار حکوومەتی بەغدا ئەتوانێت داوا بکات لە دادگای تاوانی نێودەوڵەتی بۆ ئەوەی کەیسەکە ببرێتە ئەوێ بەڵام ئەوانە من بە دووریە بینم چونکە عێراق ئەگەر وای کرد لەبێ ئەترافکە بۆی کە دادگاکان لە ناو وڵاتەکە لاوازە. بابەتەکەی من لەم پانێڵەدا لەسەر ئەوە بوو کە ئەکرێت ئەم ڕووداوە بە جینۆساید دابنرێت. پێم وایە بڕیاردانێک لەسەر ئەو کەیسە قورسە. من دەزانم ئەو ڕووداوە وەک ڕووداوی بۆسنەوەیە بەڵام هەر قورسە بڕیاری کۆتایی لەسەر بدەین و تاوانی مرۆڤایەتی چەند جۆرێکی هەیە بەڵام ئەم کەیسە زۆر بەهێزە. شنگال 140 کیلومتر لە باژارê Musilê dûr ketiye û dikeve ser sînorê Sûriya. Çekdarên Daişê paşî girtina bajarê Musil li roja 3 tebaqa 2014 ve êriş kirine ser Şingalê û nêzîkê 400,000 Kurdên êzidî koçber bûn. Hevdem li dijî 6,000 kesan tawan hate encamdan ku 3,000 ciwan jiyana xwe ji dest dan û 3,000 din jî ku piraniya wan jin û zarok bûn layê Daişê ne. Herçende li 13 mijdara 2015 ve Şingal ji aliyê hêzên Kurdî ve hate rizgar kirin lê hêşta rewşa wê derê amade nîne ji bo zêvirîna akinciyê wê derê.